سەبارەت بەوەی ئامارەکان طبعاً بنچینەی هەر دەستگایەک یاخود هەر مؤسسەیە کە دروستە بێ مەسەلەی ئامارە واتە ئامار بنچینەیە بۆ بەهێزی هەر دەستگایەک. ئێمەش کۆمەڵی ڕێکخراومان هەیە یاخود کۆمەڵی دەستگامانە هەیە کە ئیش لەسەر ئەوەکەن کە پەرە بە مەسەلەکانی ژنان بدەن. ئێمەش لە بنتێکەوە دەست پێنەکەین لە پنتێکەوە دەست پێنەکەین کە بزانین ئامارەکان چۆنا واتە نەزانانی لە 2022 چیمان کردووە واتە شتەکان شێواوی تیا دروست ئەبێ بزانین 2022 چیمان کردو بۆی بزانین 23 ئایا هەنگاوەکانمان باش بۆ بۆی بەردەوام بین یاخود خراپ بۆ یاخود بە شێوازێکی کە بگۆڕین ئەمە هەمووی لە مەسلەی ئامارەکانەوە دەست پێەکە کاتێک ئێمە ئامارمان لە بەردەستانە بێ شێواویەک بە کارەکانەوە دروست دەبێت دواتر ئەو ئامانج سەرێکی کە هەمانە ناتوانانی وەکو پێویست بی پێکین بۆیە زۆر گرنگە ئاماری ڕێک و پێک و ئاماری کە معتەمەد بێ بتوانین کاری لەسەر بکەین و لەبەر دەستا بێت هەمیشە قسە نەکردن و کپکردنی شتەکان کێشەی لێ ئەبێتەوە ئەمە ئەگەر بینە ناو خێزانەکانیش هەروایە ئێمە کاتێ باز لە کێشەکان ناکەین هەمیشە کێشەی لێ ئەبێتەوە ئەمە بۆ حکومەتیش ڕاستە ئەمە بۆ هەموو دەستگایەک ڕاستە بۆیە قسەکردن لەسەر کێشەکان چێست چارەسەری کێشەکان ئەکات واتە تۆ باز لە ئامارەکان نەکەی ئەمە چارەسەرێک نییە بۆ کێشەکان بگرێ دەبێت زیاتر دەستی بخرێتە سەر هاوکاری ئەو جیهەتانە ئەو لایەنانە بکرێت کە کار لەسەر مەسەلەکانی ژن ئەکرێت ئەکات بۆ ئەوی بدرێتە دەستیان بۆ ئەوی بتوانن هەنگاوی زیاتر بنێن هەنگاوی باشتر بنێن بزانن لەکوێوە کاری لەسەر بکەن بێگومان خاڵی سەرەکی وەکو چۆن باسم کرد مەسەلەی ئامارە کاتی ئاماری لە بەردەستانە بێ نازانی بە چ شێوازێک کارەکەی شێواویە واتە هەر ڕێکخراوێک بە ئارەزوی خۆی کارەکە بەبێ ئەوەی بزانێ ئایا دۆخی ژنان لەکوێیە بۆیە یعنی من ئەوە تێبینیش ئەەکەم لە زۆرە لە خراوەکان ئێستا وای لێ هاتووە نازانێ بیزاد یعنی لە ناو کۆمەڵگای ژن کە شتۆتە چ ئاستێک چ ئاستی لە تونند و تیژی چی بەرامبەر ئەکرێت کە کاتێک نازانێ ئەو هەڕەمەکی کارەکە کە هەڕەمەکیش کاری کرد نازانێت لە چپنتێکەوە دەست پێ بکاو لە چپنتێکەوە کۆت کەواتە ناگەین بە ئامانج کەواتە ئامانجی سەرەکی ئەوەیە کە دەسەڵات و حکوومەت ئەبێ کار لەسەر ئەوە بکە ئەم ئامارانە بەڕێک و پێکی بخرێتە بەردەست ئەو لایەنانەی کە مەبەستیانە لەوانەیە من لەگەڵ ئەوەیان نەبم کە لە سۆشیال میدیایە بڵاو بکرێتەوە یاخود ئەوان مەبەستیان بێت ئەگەر قسە لەسەر ئەوە بێت بڵێن لەوانەیە ئەگەر ئێمە ئامارەکان بڵاوکەینەوە کێشەی زیاتر بە دوای دادێ لەوانەیە هەندێک لایەنی وەکو مەسەلەی زانستی وابێت بەڵام دەکرێت بدرێتە دەست ئەو جیهەتانی کە کاری لەسەرەکەن وەکو ڕێکخراوەکان وەکو ئەو لایەنانی کە کار لەسەر بەڕێوە پەرە و پێشچوونی مەسەلەی ژنان دەکەن دەکرێت بدرێتە دەست ئەوانە و کار ئاسانیان بۆ بکرێت کاتێک ئەچنە دەستگاکان دەست بە ڕوویانەوە نێن لەسەر مەسەلەی ئامارەکان و بدرێتە دەستیان بۆەوەی بتوانن کاریان لەسەر بکەن. هەمیشە کە باز لەسەر تونند و تیژی ئەکرێت تەمان هۆکارەکان زۆر ناتوانن لە چەند شتێکە یەکێ لەوانە مەسەلەی سۆشیال میدیایە جێبەجێ نەکردنی یاساکانە وەک پێویست واتە قەتیزمانەوەی من هەمیشە قسە لەسەر ئەوە کەم بۆ نمونە ئێستا ئێمە کار لەسەر یاساکانی پەنجاونەوە و شەستەکان و ئەکار لەسەر ئەو یاسایانە ئەکرێ کاتێک کە تۆ تێبینی ئەەکەی ئەو یاسایە کاتێ دانراونە سۆشیال میدیا هەبووە نە کۆمەڵێشت هەیە هەبووە ئێستا کرانەوە دروست بووە کەواتە یاساکانمان پێویستی بە گۆڕانکاریە کە ئێمە کاتێ نایکەین کەواتە ئەم کراسە ببەری ئەوە بچووکە وای لێت ئەتەقێت ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان کە ئێمە گۆڕانکاری لە یاساکانان ناکرێ جگەلەوەی کە ئەو یاسایە کە هەشە زۆر جارکاری پێ ناکرێ و جێبەجێ ناکرێەوە پێویست ئەمە زۆرێک لە هۆکارەکان دروست دەکا بەدەر لەوەی کە مەسەلەی کللتور و پەروەردەکردنی تاکیش لە کۆمەلگا کە تۆ کاتێک تاکێک بە تایبەتی ژن پەروەردە ئەەکەی لەسەر ئەساسێکی بێهێز کە کاتێک ئەی خەیتە مێشکی کچێکەوە کە هەتا لەسەر ماڵی باوکی بێ نەفەقەی لەسەر باوکێتی کاتێ زەواجی کرد نەفەقەی لەسەر مێردەکەیەتی ئەم کچە هەوڵ نادا کە خۆی بژێوی خۆی دابین کە لە دەڕێرەوە تاکێکی بەهێزمان دەزەکەوێت تاکێکی وامان دەزەکەوێت کە هەمیشە سەرکوت بێ لە بەردەم نێری هەنەکانە و وای لێ بێ کەس بینێ بکوژرێ یاخود لێی بدرێ یاخود تون هەر تونند و تیژێک بەرامبەری بکرێت قبوڵی کات ئەمە یەکێکە لە کارەساتە گەورەکان و من وەکو شخصی خۆم مەسەلەی میدیا حەق ڕۆڵی تایبەتی هەبێ لەو بوارەیە کە ئایا بۆ نمونە کاتێ شێوازێ لە تونند و تیژی ئەوەی کە لە هوانە ڕوویداش کارەساتێکی کەم نەبوو لە کاتێکا لەوانەیە زۆرێک لە ژنەکان هەتا ئاماژەیان بەوە دابێ وڵا ئەوە خەتای کچەکەیە لە کاتێکا ناگەڕێتەوە ئاستی ڕۆشنبیری ئەوە نییە بڵێ ئەم کچە ئەبێ ئەسڵی پەروەردەکەی چی بێ لەوانەیە کێشەی گەورەی هەبێ با بێنین پەروەردەیکەین
ئەم هەموو گەنجەی لێبوو کە لەوانەیە بەسەتەها بوو بێ کە پەلاماری کچەکان کەس نەیوت کچەکان زۆر جارم هەتا من لە کۆمنتەکانە سەیرم ئەکرد هەمووی دژی کچەکە ئەوەستایەوە لە کاتێکە وەک چۆن بەڕێزت باسی ئەەکەی کاتێک کێشەیەکی کە هابەسەرە ئەو کێشەی هەر باسی نەما تر نازانی چی لێ هات و چی لێ نەهات بۆیە قسە لەسەر ئەوەیە دەسەڵاتی چوار هەم وەکو میدیا ئەبێ قسە لەسەر ئەوە بکە بەردەوام بۆ نمونە لەم هەفتەیە چەند کێشە ڕووی داوە بەرنمەکان بە چ شێوازێک بن چکە کاریگەری میدیا ئەوەی میدیا کاریگەری هەیە تەسەور ناکەم هیچ دەستگایەک ئەوە کاریگەری هەبێ ئێخۆ ئەوەی کە هوانە ڕوویدا ئەوە سوۆسیال میدیا بوو بڵاوی کردەوە ئەجینان لەوانە بوو ژێردەست و پێکەوێ ئەسڵان کەس نەزانێ ئەم مەوزوعە چۆن ڕوویداوە ئەمە ڕسمەکانن وای کرد کە کۆمەڵێ گەنج بگیرێت و سزا بدرێت لەسەر ئەوانە بۆیە میدیا ڕۆڕی سەرەکی هەیە لەسەر ئەوەی بۆش شێوازێک ئەوانە بڵاو بکاتەوە هەتا ئەوەی کە بینیشمانە تا پۆلیسیش ئاگاداری بەو شوێنە نەبوو کە شوێنێکی ئاوا نایاسایی هەیە و بەو شێوازە کاری خراپی تیاکرێ بۆیە حەقە میدیا ڕۆڵی سەرەکی هەبێ لە بەردەوام بوون لەسەر قسەکردن لەسەر ئەو مەسەلانە بۆ ئەوی ژێردەست و پێ نەکەوێ چکە تەکیدم من ئەوە زۆر سەرنجی ڕاشێشان کەیسێک هەبوو لە هەولێر هەمان حاڵەتی هەبوو تەلەفۆنیان کردبوو بۆ کەناڵێکی ڕاگەیاندن کە بێن بەهانایەنەوە نفسی حاڵەتیان هەیە باوکیان تهدیدیان ئەکات فەنگی پێیە لە ژنەکە ئەیە لە کچەکە ئەیات بانیان کردبوون هەر لەو حاڵەتەیە خەریب و کێشە دروست بێت کەواتە لەوێ تۆ ئەتوانی شتەکان بجوڵێنە شتەکان ئەجوڵێت کاری لە کەواتە ئەوە کاریگەری ئەوە بوو ئەوەشی دروست کرد ئەگەر نا بە تەکید ئێستەش زۆرێک لە کەیس هەیە ئەقڵێت و لەناو خۆیان و نازانێت چۆن مامەڵە بکە کاتێ میدیا ئەوە زەق ئەکاتەوە ئەویش لەوێەوە بیر لەوە ئەکاتەوە چۆن هەلێ بۆ خۆی بدۆزێتەوە پێش ئەوەی بکوژدێ پێش ئەوەی سوکایەتی پێ بکرێ کەواتە میدیا ڕۆڵی سەرەکی هەیە و دواتەریش کە وا بکە دەسەڵات بجوڵێنێ کار لەسەر شتەکان بکە.